ڕوبەڕووی مافیاکانی دەرمان بووەوە. وەک یەکەم وەزیر سەروەتەکەی بۆ دەستەی دەستپاکی ئاشکرا کرد. کارێکی کرد چیتر پێویستی نەدەکرد نەخۆش بچێتە هیندستان. لە پزیشکێکی پسپۆڕی قڕگ و گوێولوتەوە بوو با وەزیری تەندروستی لە کابینەکانی حوتەم و هەشتەمی حکومەتی هەرێمی کوردستان و گرنگی باکەرتی تەندروستیدا و هەوڵەکانی بۆ چاکسازی لەم بوارەدا دەست پێکرد. دکتۆر ڕێکەوت حەمەڕەشید تەمەنی 51 ساڵە و زیاتر لە 20 ساڵی تەمەنی لە خزمەتی ڕوبەڕووبوونەوەی مافیاکانی دەرمان و هەوڵدان بۆ دابەزاندنی نرخی دەرمان کە پرسێکی هەستیار و گرنگە بۆ هاوڵاتیان تەرخان کرد. دکتۆر ڕێکەوت لە ئاستی نێودەوڵەتیدا هەرێمی کوردستانی خستە سەر نەخشەی تەندروستی جیهانی و وەک وەزیری تەندروستی پێشوازی لە شاندی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کردووە کە بەیەکەوە چەندین پرۆژەی تەندروستیان بۆ خزمەتی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان خستۆتە بواری جێبەجێکردنەوە. خاوەن پێداویستیە تایبەتەکان و کەم دەرامەتان و کەسوکاری نەخۆشانی ئۆتیزم شاهێدی ئەوە دەدەن کە لەو ساڵانەی ئەو وەزیر بووە کەمترین گرفتیان هەبوو و بەردەوام هاوکاری کردوون و پێداویستیە پزیشکیەکانی بۆ دابین کردوون. یەکەم وەزیر بووە کە سەروەتەکەی بۆ دەستەی دەستپاکی هەرێم خستۆتە ڕوو باس لەوەش دەکات. ئەو کاتەی وەزیر بووە پرۆژەیەکی پێشکەش بە حکومەت کردووە تاوکو و تێچووی نەشتەرگەری ئێواران لە نەخۆشخانەکان حکومەت بیدات و ڕێژەیەکی کەمی هاوڵاتی بیدات. حکومەتیش پرۆژەکەی پەسەند کردووە بۆ هەر نەشتەرگەریەکی ئێواران لە نەخۆشخانەکان لە سەدا 80 تێچووی نەشتەرگەریەکەی دەدات و هاوڵاتیش تەنها لە سەدا 20 پارەکە دەدات. هەستام پرۆژەیەکم تەقدیم کرد لە سەدا 80 تێچووی نەشتەرگەری ئێواران حکومەت بیە. یعنی ئەگەر عملیاتەکە بە 100,000 بێ حکومەت 80,000 ئەدا هاوڵاتی 20,000. ئەزانی لە ماوەی 3 مانگە هیچ سەرێکی نەشتەرگەرینەوە درێژترین سەرە 2 هەفتە بوو. شانازیش بۆ دەکا کە سنتەری چاندنەوەی مۆخی لە شاری سلێمانی دروست کردو و چیتر چارەخوازان پێویستیان بەوە نەبا کە بۆ چاندنەوەی مۆخ بچنە وڵاتی هیندستان و لە شاری سلێمانی نەشتەرگەرەکانیان بۆ دەکرا. ئێمە ئەو چاندنی مۆخەمان دروست کرد و سەدەها چاندنی مۆخمان کردووە. جاران بۆ چاندنێکی مۆخە وایە کابرا بچوایە بۆ هەند. ئێستاش دکتۆر ڕێکەوت بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق کاندیدی ژمارەیەکی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە و بەڵێن دەدا کە نوێنەرایەتی خەڵکی هەرێم بکا لە بەغدا و لە ڕێگەی پلان و ئەجێندای وردەوە بەبێ جیاوازی خزمەتی هەمووان بکات.